لەسەر پرسی کۆبوونەوەکەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ئەمڕۆ سەرکردەکانیان کۆ دەبنەوە بۆ دەستنیشانکردنی کاندیدی خۆیان بۆ پستی سەرۆکوەزیران کە تا ئێستا ئەو کورسیە بە بەتاڵی ماوەتەوە. من ڕاستەخۆ میوانێکم دەبێت لە بەغداوە بەڕێز ئەخیر ڕوودێنی کە بەڕێزیان سەرکردن لە هاوپەیمانی نەسر ڕاستەخۆ بە ڕێگەی سکایپ میوانی من دەبێت. بەڕێز ئەخیل ڕوودێنی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کۆبوونەوەکەی ئەمڕۆی چوارچێوەی هەماهەنگی چی لێ سەوز دەبێت؟ چارچەوەی هەماهەنگی بۆ ئەوەیە کە بتواندرێ و ئەو ژمارانەی ناوانەی کە لە ئێستادا لە بەردەستایە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق بتواندرێ یەکلا بکرێتەوە بچێتە هەنگاوێکی تردەوە بۆ ئەوەی کە بتوانێت بۆ قۆناغێکی داهاتوو خۆیان ئامادە بکەن و لە ئێستادا ئەو کەسانەی بەپێی ئەو مەرجانەی کە دیاری کراوە بۆ سەرۆک وەزیرانی عێراق دەبێت کەسێک هەڵبژێردرێ بتواندرێن لەو چوارچێوەیەدا لەو کۆبوونەوەیەدا بتوانن ئەو کاندیدا دەستنیشان بکرێن و بتوانن ئەو کەسە بە تەواوەتی یەکلا بێتەوە لە لای هەمویان و چەندین بابەتی تر کە پەیوەندیان بەو بابەتەوە هەیە کە بتوانێت باسی لەوە کراوە بتوانێت لە ئێستادا حیزبەکان و وشەکانی یەکەن و بچێتە پەرلەمانەوە ئەوەی کە لە ساڵی پێشووتردا لە پەرلەمان لە کاندیدی پێشوو لە پەرلەماندا ڕوویدا جارێکتر ڕووبارە نەبێتەوە هەروەها بۆ هەڵبژاردننی سەرۆکی عێراق و بۆ سەرۆک وەزیرانیش دەبێت کاندیدێکی وازە هەبێ بۆ هەموو لایەکە بێتەوە بۆیە لەم ڕۆدا و کۆبوونەوە هەیە دەبێت هەمویان ڕێکەوتن بکەن لەسەر کاندیدێکی سەرۆک وەزیران بە تایبەتی لە چوارچێوەی هەماهەنگیدا. باشە سەرکردەکان یاخود هاوپەیمانی نسر لەسەر ئەو سێ کاندیدی کەیسە زۆر بەرباسن هەریەکە لە نووری مالیکی و هەروەها هەریەک لە حەیدەر عەبادی و هەروەها محەممەد شیاع. هاوپەیمانی نسر کام لەم سێ سەرکردەیە یاخود کەی دیکە بە کاندیدێک دەزانێت بە شیاو دەزانێت بۆ وەرگرتنی پۆستەکە. لە ئێستادا گرنگ نییە بۆ ئێمە کە ئەوە کەسایەتێکە کێ بێت وەکو ئێمە هاوپەیمانی نەسر بەس هەوڵ دەدەین کە کەسێک بێ بۆ ئەو پۆستە شیاو بێ. ئێمە دەمانێت حکوومەتێک بێ کە بتوانێت ڕۆڵی کاملی خۆی ببینێ کە بتوانێت لە هەنگاوی داهاتوودا حکوومەتێکی ئینتیقالی بێ حکوومەتێکی زۆر پتە و بێت و کاندیدکردنی سەرۆک وەزیرانش لە لای ئێمە لەسەر ئەو مەبدەئەیە کەوەی کە بتوانێت کەسێکی بێ ئەزمون بێ کەسێ بێ بتوانێت کارەکان بە باشی بەڕێ بکە کە بتوانێت مامەڵەی سیاسی لەم باردووەخەتە لەو ڕەشەدا بکە بتوانێت تەوازونێک دروستکە ئەگەر نەتوانێت لەم وەزەدا تەوازونێک دروستکە کێشەی سیاسی لەم وڵاتەدا زۆر زیاتر دەبێت بەرەو پێشەوە بێ ئەوەی لە ساڵەکانی لە هەڵبژاردنەکانی پێشوودا ڕوویداوە کە باجەکەی هاوڵاتیانی عێراق داوێتی ئێمە نامانێت ئەوە دووبارە ببێتەوە. ئێمە دەمانەوێت کە بۆتە هۆی داگیرکاری عێراق کە بۆتە هۆی ئەوەی کە عێراق سەروەری خۆی لەدەست بووە کە لە هەموو شێوەیە لایەنی دارایی خراپێ هێرشی سەربازی دەست پێ بکە. بۆیە ئێمە دەمانەوێت لێرەدا کارێ بکەین بۆ گەڕانەوەی عێراق بتوانین کاندیدێکی بەهێزە بێ کێشە نیە لە هەجلایەنێ بێ لە چ کاندی لەکوێ ئێمە دەمانەوێت کاندیدێکی بەهێزە بێ کە بتوانە حکوومەتێکی بەهێز بۆ داهاتوو ببێتەوە و ئەوەی کە قسەی دەدەکا کە بکرێ کە بتوانێت دادپەروەری ڕابگرێ یەکسانی ڕابگرێ بۆ لەم ڕەوشەی ئێستادا لەم هەنگاوی ئێستادا عێراق پێویستی بەوە هەیە کە عێراق ڕۆڵە گرنگەکەی خۆی لە ناوچەکە تا ببینێ کە بتوانێت دەسەڵاتێکی بەهێزتر بێتێت کە بتوانێت حکوومەتێک و وڵاتێکی بەهێزی دروستکە کە دوور بێت لە تایفی دوور بێت لە دین و دینداری زۆرێ لە کێشەکانی کە ئێستادا بەرۆکی پێگرتووە ئەوەیە ئێستا لە ئامانجی هاوپەیمانی نەسەر. بەڵێ بەڕێز ئەقیل ڕوودێنی علی سیستانی کێکێکە لە کەسایەتە دیارەکان کاریزما دیارەکانی عێراق و هەروەها شیعەش
باسی لەوە کردووە لە نوێترین لێدوانیدا باسی لەوە کردووە کە پێویستە ئەو کەسەی کاندید دەکرێت یاخود پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەردەگرێت کەسێک بێت پێشتر هیچ پۆستێکی وزاری و حکومی وەرنەگرت بێت. ئێوە دەڵێن چی لەسەر ئەم بابەتە؟ ئەم قسانەی کە ئێوە دەکەوێت لە عەلی سیستانیەوە دەرنەچۆ و هیچ جۆرە لەو قسانەی نەکردووە و ئەو بە هەموو شێوەیە ڕەتی کردوێتەوە کە ئەو لە جۆرێک لەو قسانەی کرد بێ ئەو هەمیشە لەگەڵ حکوومەتێکایە حکوومەتێکی پتە و بێ حکوومەتێک بێ ئەو هیچ کاتێ سەیری ئەو کەسایەتەی نەکردووە لە سەر بە چ بەلایەنێکە چ پۆستێکی هەبووە پێشووتر بەس ئەو دەیەوێت حکوومەتێ بێ بتوانێت لە پرسراوەتی خۆی هەڵبگرێ بتوانێت لە هەنگاوی داهاتوو حکوومەتدا کارێکی باشکا بۆ هاوڵاتیانی عێراق ئەمانەی کە باسی دەگە بە ناوی عەلی سیستانیەوە دەکرێت زۆر ناخۆشە بە ئەمە کەلیمەی من پێت دەڵم لێرەوە ڕاستەخۆی عەلی سیستانی خۆی نییە ئەو هیچ پەیوەندیەکی بەم بابەتەوەنی ئەو تەنەها دەیەوێت حکوومەتێکی باش پێک بێنێ بۆیە تەکیدی لێ دەکەمەوە کە ئەو شانە لەلایەن ئەوە نەهاتوون. باشە کاتە ئێستا زۆر باس لە نووری مالیکی دەکرێت کە ئەگەرێکی زۆری هەیە بۆ سەرکەوتن و بردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق. پێتان وایە زۆرترین ئەو خاڵانەی یاخود ئەو تایبەتمەندیانی کە دانراوە بۆ پۆستە لە نووری مالیکی و کاندیدەکانی دیکەش هەریەک لە دوو کاندیدەکەی دیکەدا هەبێت زیاتر کێ بە ڕکابەری سەرەکی دەزانن بە براوەی سەرەکی دەزانن بۆم پۆستە؟ ئێمە لە کۆبوونەوەی ئەمەدا ئەمە دەمانەوێت بۆیە چاوەڕێ ئەوە ئەکەین لە چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆ ئەوە یەکلا بکرێنەوە کە ببکێ بێ بە سەرۆکوەزیرانی داهاتوو عێراق و کێ کوتلەی گەورەیە لە چوارچێوەوەم باوەڕم هەیە کە لەم ڕۆدا ئەو لە ماوەی سێ ڕۆژی داهاتوودا بە شێوەیەکی یەکجاری یەکلا ببێتەوە چوارچێوەی هەماهەنگی بڕیاری کۆتایی خۆی بدا و دوای ئەوەی کە سەرۆکی عێراقی یەکلا کرایەوە دەتواندرێە بە ماوەکی کەم حکوومەت پێک بهێندرێت و ئەو کەسە سیاسی کە دەبێتە سەرۆکوەزیران دەبێت کەسێک بێ لەگەڵ هەموو مەرجەکاندا بگونجێ بەڵام ئێمە وەکو لە چوارچێوەی هەماهەنگیە لەم هەنگاوەدا لەم قۆناغ ئێستادا دەبێت بە شێوەیەکی جدیانەتر بیر بکەینەوە کە دەبێت هەمومان ڕێکەوتنی لەسەر بکەین ئەوەی کە کەسێک نزیکترە لەو پۆستە جارێک یەکلاگناو لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا یەکلا دەبێت بەپێی ئەو هەڵبژاردن و قانونی هەڵبژاردن کە لە وڵاتەدا کراوە دەبێت یەکلا ببێتەوە لە نێوان هەموو کوتلە سیاسیەکاندا پێویستە بە هەموو بەپێی ئەو قانونە یاساییانەی کە دەنراوە بەپێی ئەوەی دەستەی هەڵبژاردنەکان دایناوە دەبێت ئەو کەسێک کە کاندید دەکرێت یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانین هەموو لە یەک بە شێوەیەکی ئیجابیانە بەشداری لە حکوومەتی داهاتووی عێراق بکەین و ئەم هەڵبژاردنەی کە کرا هەڵبژاردنە جۆرێک لە کێشەکانی چارەسەر کرد و هەندێک لە کێشەکان ماوە دەبێت لە حکوومەتی داهاتوودا چارەسەر بکرێ بۆیە ئێمەدا دەڵێن کە لایەنە سیاسیەکان بتوانن دەبەشدا دەستێوەردان لە هەندێک لە کارەکان نەکەن بە تایبەتی لە کارەکانی هەڵبژاردن ئەمانە بە هەڵبژاردننی ڕاستەقینی خۆیاندا ڕۆیشتون. باش لە دوای ئەوەی کە کەسێک لەم کاندیدانە توانی کاندید بکرێت و توانی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق بەدەست بهێنێت پاش شەنێک لە وەرگرتنی ئەم پۆستە حکوومەت پێک دەهێنرێت. بەڵێ دیارە بەڕێز عەقیل ڕودێنی گوێبیستی دوهەمین پرسیاری من نەبوو بەهەرحاڵ من زۆر سپاس یەکەم سپاس بۆ بەڕێز عەقیل ڕودێنی کە بەڕێزیان سەرکردەبوون لە هاوپەیمانی نەسر ڕاستەخۆ بەڕێگەی سکایپ میوانی من بوو دووبارە سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی